لێرە ئامادەین بۆ بەڕێکردنی 46 عومرەکار کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە دەنێردرێن بۆ گەشتی عومرە و بە سپۆنسەری بەڕێز سەفین یاسین کە ئەرچی ئەو گەشتەی لە ئەستۆگرتێ. بەڵێ ئێستا هەروەکو دەبینن ئامادەکاری تەواو کرایە. ئێمە وەکو جیاتی معنی وەکو نووسینگەی حەجی هەولێر هەموو ئامادەکاری کارجەرەکانمان تەواو کردیە و ئێستا لێرن بە چاودێری ئێمە ئەو حاجیانە بەڕێ دەکرێن، ئەو عومرەکارانە بەڕێ دەکرێن کە ژماریان 46ە 10 ڕۆژیان پێدەچی کەوات ئێستا 23 مانگە لە بۆ 3/11 ئینشەڵڵا دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەتەکید ئوتێلیان لە بۆ دابین کرایە، خواردن و خواردنەوە، تیمی پزیشکی و هەروەها مرشدی ئاینی یاوەریان دەبێت بۆ ئەوەی گەشتێکی ئیمانی ڕێک و پێک ئەنجام دەن و بە سەلامەتی ئینشەڵڵا بگەڕێنەوە.